هەرچەندە عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دۆخێکی ئاڵۆزدا تێدەپەڕێت و هەرێمی کوردستانیش وەکو قەوارەیەکی سیاسی پێویستی بە هێزێکی نیشتیمانی هەیە لە دەرەوەی دەسەڵاتی حزب، بەڵام تا ئێستا نەبووەتە خاوەنی ئەو هێزە. ڕاستیە گرنگترین شت لە کوردستانە ڕووبدات یەکخستنی هێزی پێشمەرگەیە. ئەمە نەک تەنیا بۆ ئەوەی کە پێشمەرگە یەک بگرێ، بۆ ئەوەی سیاست بە شێوەیەکی سەردەمیانە لە هەرێمی کوردستان بکرێت، ئەبێ هێز بێلایەن بکرێت. ئەستا ئەمە دەرفەتێکی زێڕینمان هەیە لەوەی کە کۆمەلگای نێودەوڵەتی ئەیەوێ ئەم سوپایە بۆ ئێمە دروستکە، ئەیەوێ پڕچەکیکە، ئەیەوێ ڕای بێنێ، ئەیەوێ پەیوەندی ڕاستەوخۆی هەبێ. هەموو ئەمانە سەرچاوی هێزن بۆ ئێمە لە دنیادا بەرەو ئاقارێکە چێکە هێز تەنها کارتی کاریگەرە. پێشتر هێزی پێشمەرگە بە تەواوەتی لەژێر کۆنتڕۆڵی یەکێتی و پارتیدا بوو، بەڵام لە ئێستادا 14 لیوای پێشمەرگە یەک خراونەتەوە و لەژێر فەرماندەیی وەزارەتی پێشمەرگەدان. حکوومەتی هەرێم بە تایبەتی وەزاری پێشمەرگە پیلانی باشی لە بەردەسایە بۆ ڕێخستنەوەی لەشکری کوردستان بەعام و ڕێخستنی لەشکرێکی نیشتمانی، سوپایەکی نیشتمانی بە تایبەتی ئەو 14 لیوایە. ئەو 14 لیوایە بەرنامەی باشی هەیە، ئەوێتە سوپایەکی نیشتمانی و لە گەڵ هاوپەیمانانە کارەکان لە کوردستانە جێبەجێ ئەکەن و پشتگیرێکی باشی هەیە و هەنگاوی باشی ناوە. کۆمەلگای نێودەوڵەتی لە سەروبەندی شەڕی داعشەوە تا ئێستا بە پێدانی چەک و تەقەمەنی و مەشقی سەربازی کۆمەکی هێزەکانی پێشمەرگە دەکات و دەیەوێ بیان کاتە هێزێکی نیشتیمانی، بەڵام لەمپەرە حیزبەکانی بەردەمیان کەم نین. کۆمەلگای نێودەوڵەتی فشاریان کردووە ئەوەی من بن لە نزیکەوە ئاگدارم جۆرێک لە ناومێدی هەیە لەوەی کە ئەم پرۆسەیە بە باشی بەڕێوە ناچێ، ئەم پرۆسەیە خاوە، ئەم پرۆسەیە وا دەرەکەوێ ئامانجی لەوەی کە تەنیا سوودمەند بن لە پشتیوانیەکانی کۆمەلگای نێودەوڵەتی بەبێ ئەوەی بیانێ بە جدی یەکی بخەنەوە. بۆیە بەڕاستی یەکخستنەوەی هێز لە کوردستان سەرەتای حکوومەتێکی سەردەمیانە و سەرەتای سیاستکردنە بە شێوەیەک ئەگەریمە قسە لەسەر دیموکراسی کەینە پێویستە هێز دوورکەوێتەوە لە سیاست. یەکێتی و پارتی لە دەرەوەی هێزی پێشمەرگە خاوەنی هێزەکانی 70 و 80 تا ئێستا ئەم دوو هێزە لە ژێر کۆنتڕۆڵی حیزب و لە دەرەوەی فەرمانڕەوایەتی فعلی وەزارەتی پێشمەرگەن، واش دیارە ئیرادەی یەکخستنەوەیان لاواز بێت. لاوازی ئیرادەشیان لە کاتێکدایە لە ئێستادا هەرێمی کوردستان لە هەموو کات زیاتر پێویستی بە هێزێکی سەربازی تۆکمەیە بۆ پاراستنی قەوارە سربەخۆکەی لە چوارچێوەی عێراقدا. هێزەکانی 80 و هێزەکانی 70 بەرنامەی باشیانێ، ئەوانیش ئەو هێزانە ئەکەنە لیوا. ئەو لیوانە هەمویان ئەیان خەنە سەر سکەیەکی سەربازی، بەڵام خۆیان ئیداراتی خۆیانەدەن و هاوڕای شەون لەگەڵ وەزارەتی پێشمەرگە. هۆکاری ئامادەنەبوونی حیزبە کوردیەکان بۆ دەستبەرداربوونی پێشمەرگە بۆ بێ متمانەییان دەگەڕێتەوە، بە تایبەت وای دەبینن بە دەستبەرداربوونیان لە هێزەکانیان کۆتایی بە دەسەڵات و پێگە سەرەکیەکانیان دێت. دڵشاد ئەنوارە، دەنگی ئەمریکا، کەرکووک.